جوای گوتوبێژە کەوێتەر لەسەر ناوەڕۆکە داخوانیە ئەنەکەسێ و داوین پێشاتێن ناوچەیە بەگشتی زەبەر خۆدمە بەڕێز مەحسەن تاهەر ئەندامەیە کوردوریە پارتیا دەموکراتە کوردستان سووریا بەڕێز مەحسەن دەمباژێ ژێ داخوانیە ئەنەکەسێ دەست پێ بکەم جبینە وایە دۆ بێت تایبەتی بەژارێ قامشلۆ مژارن هەری سەرەکە کو تێدا هاتنە گوتوبێژکەم سەراستێ ناودەوڵەتی هەرێمی سەراستێ سووریێ ڕۆژاوای کوردستانێکی بوو دەمباش شخوا ئەو دۆ جباتێکی یا ئەنجومەن نیشتیمانی کوردی هەر سێ مەها ئەو جبات دارتکەوێ و ئەو دوێ جباتێ دەژی هەموو کەس پارتی نونەرێ پارتیە و هەروەسا نونەرێ کەسێ سبیل و فعالیات و دەستگەهێ سبیل تێدا بەشدار بن بێگومان ئەو جباتێکی سەرکەفتی بوو گەلک بریار تێدا هاتن سڵاندن دوێ جباتێدا ڕەوشە سیاسی تەباییە سووری و تایبەت ڕەوشە سیاسی ناوخۆیی کوردستانە سووری هات گفتوگۆکردن هەروەسا ڕەوشە هەرێمی و ڕەوشە ناودەوڵەتی و پرسگرێکا سووری ئاستا گۆگهاییدا هەموو باب مژارێ جواتێ بوون و مژارێک تایبەت ژێ مژارێ ڕێخستنی ئێگرێدایی بە ئەنجومەنە نیشتیمانی کوردی بە کۆنگرێ ئەنجومەنێ بە ئەو مژار هەموو بەڕەحەکی براتی و دیموکراسی هاتن گفتوگۆکردن و ئەم گەهان هەنێک بریارێ باش دەرحەقا بوویێرە بریار چ بۆن بەڕێز مەحسەن تا بۆ بریار نەباش دەجوینە داهات ناستاندن ئەگەر تە کوردی بەحسەوا بریاران پێ بەێشخوا سەر ئاستا سازەی تەنزیمی ئەنجومەنە نیشتیمانی کوردی دو کۆمیتە چێبوون ژ بۆ پێکانینە پەلگەها سیاسی و یا سازی بۆ پێک بێنێژ بۆ کۆنگرێ چارەمین یە ئەنجومەنە نیشتیمانی کوردی دار بکەوێ وەکو دەزانن زێدەی دو ساڵا کۆنگرێ چارەمین پاشکەتیە ئەو دبەش د کۆمیت هاتن ئاواکردنج بۆ وێ مەسەلێ ئەم کاروبارێ خۆگۆ خلاص دکن ئەو کۆنگر ئەو کۆمیت وێ کۆنگرێ ئەنجومەنێ وێ بێ دارخستن لەسەر ئاستام یەک رێزیە تەبگەرە سیاسیژی وەک هەر وەختیژی ئەنجومەنە نیشتیمانی کوردی بژێ ئەم خۆدیێ یەک رێزیێنە ئەم هەر وەختی ئەم حازرن شێک رێزیە سیاسی کوردیرە ژبەرکۆ بویەرێک بۆ دەرباز دەبن سەرمە هەمووە فەرز دەکەی بۆ یەک رێزی و یەک کەلوەستا کوردی چێ ببێ ئەم سەروە ئەنسیاتی بێ داویە چیا فەرەنسی چیا مەزلوم عەبدێ ئەم سەکنین ماژی گوتمەگۆ تشتێ مەخواستنە حتانها گۆر بەیاننامە هەیئە داخلیە ڕێبەبەریێ ئەو تشتێ گوتنە ئەم بەندیوانە گۆ ئەو وامەنا خاتا وا مەسەلا ئابا بکن کە حتا کی ڕادەیە گۆ ئەو بەیاننامە وێجیە خۆ لەسەر عەردێ بگرێ و مەژوارەژی ڕاستەڕاژی شاندامە گوتیە منە خاتێ باوەریە دەبێ بێن ئاباکردن و ئەم وەختێ بکەون گفتووا گووادە پشتی گاوێ باوەریێ ئەم وەک سەلکێک متەکامل سەلکێک سەر ئاستا سیاسی سەر ئاستا لەشکەری سەر ئاستا ئیداری ئەم حازرن گۆم هەورە گفتوگۆی بکن و بکن ئەنجام لێ باش وەک هەلوەستا باد ئالیێ یەک رێزی وەک هەلوەستا سیاسی کوردی ئالیێ ناوخۆیژی مەدیت وەک ئەنجومەنێ دیت پرۆژە سیاسیە ئەنجومەنە کورد سووری حتانەها پرۆژەک دروستە ئەم دبینن ئەم ئالیکی معارەدەنە ما خەیارە خۆش دەستپێکە شۆڕەشە سووری ما ئالیێ ملەتێ سووری و پێکهاتێ سووری دەما دازانین ئەم دیسات بێژن ئەم بەردەوامن وێ پرۆژێدا ئەم دبینن چارەسەرکردنا مەسەلا سووری دەبێت دریا برێکی ئاشتیانە بێ و نەمازە گۆر بریارێ ناودەوڵەتی یە جنێف ددۆ پێنج چار و
2218 ئەم بینم ئەv ڕێیا چارەسەرکردنێش بۆ پرسگرێکە سووری و ناودا چارەسەرکردنا پرسگرێکە مافێ گەلێ کورد کوردستانە سووری وەکوون دزانن ئەم لەسەر دوو ئاستا کار دەکەن ئاستێ دیموقراتی و ji bo gelê Sûrî û her wesa ser asta navxweyî jî mafê gelê Kurd li Kurdistana Sûrî. باشە برێز مەسن دەنگویەک هەبوو دەگوت و هەند پارتی دە vî cwênê daxwaz ji henekesêkirine ku carekê din bivegerin tevlî henekesê bin çi zanyarî di berdehene an got ew partiyê ku beşdar bin kîne û gelo rast e partiyên din wê beşdarî henekesê bin tevlî henekesên bin bêjin. Belê ew dixwazim berî wê pirsê jî ez bidim xuyakirin em wek Encumena Neştîmanî Kurdî bi dirêj em li ser kiryarê komê cekdar yê got çi li Efrînê dibin çi li Serêkaniyê Girê Spî ev projeyên ji bo guhertina dîmografîk di Kurdistana Sûrî de di bajar û bajarokê Kurda de dibin em me ew mesela hemû jî şermezar kirin me dît ev siyasetek mumenhece tê ajotin ji bo valekirina devera Kurdî ji bo xelkê Kurd devera wî ya resan û dîrokî penaber bikin û derxin û xelkê biyanî bicî bikin dewsa wa me dît ev siyasetek gelkî xetera siyasetek çewt e ev xizmeta çareserkirina pirsgirêka Sûrî dema bê de nakê ji ber bêyekê jî em wek Encumena Neştîmanî Kurdî gihan wê helwestê got em ser asta navdewletî û navxweyî jî îş bikin got ew kes û karê got bûne penaber û ji ber sedema herbê û şer got hatine derxistin em hemû awaya em kar bikin got ew kes vegerin ser milk û malên xwe çi li Efrînê çi li Girê Spî çi li Serêkaniyê û gundewarê wê em dîsa dibêjin em dijî vê projeya valekirina xaka Kurda ji pêkhatê deverê û nemaze gelê Kurd. Ser pirsa te xwe ew daxwaz hate guftugûkirin ew daxwaza got pirsgirêka hinek partiya dervê encûmenê ê got jev nakokî nava de çêbûne bûne di parçe yan sê parçe ew komîtek taybet 11 kesa partî û serbixwe hate amadekirin yanî hate damezrandin ew komît wê yek bi yek wa partiyê got namê xwe dane Encumena Neştîmanî Kurdî û dixwazin tevlî proje encûmenê bibin ew komît wê wa partiya yek bi yek bibîne wê bikê biryarekî baş qûnaxa bê de û kesê got yanî ew komît bibîne tevlî encûmenê bibin wê rêl pêşiya wa bê vekirin wê tevlî encûmenê bibin nemaze aliyê partiya. باشە برێز محسن ئەم ببێنە ئەم بێژن پێشوەچوونên سەر عەردەیên مەیدانî لە ڕۆژەڤایە کوردستانê ئەتێژێ داوین لێدوانە وەزارەتە بەرەبانیە رووسیا دەست پێ بکەم دەبێژێ سەرکەوتنا هەری مەزن di sala 2019 de بۆ هێزên رووسی ئەوەی ku li Sûriye şer dikin ئەوە ku çekdarên ser birêjê meselê li navçeyên Rojhilatê Çemê Feratê belav bûn em karin bêjin wekû kodbêjin navçe jî kontrolkirin bi nevîna te lêdwana Rûsî çi şîrovejêre têkirin dema ku belavbûna leşkerên rejêmê li navçeyên Kurdî bi serkeftineke mezin bo xwe dizanê û her wiha ku heta niha jî em bêjin rêkeftinên navbera Rûsya Tirkiye de hatine kirin gelo bi cî dibin li ser erdê bin pêkirinên ku li wan navçeyên têne kirin û encamdan gelo rast e şopandin ji ware têkirin da ku rêgirî li wawê kirin ew kesên ku tawanan û binpêkirinan encam din têne sizadan yan nawiyan jî bêjin qadeyeke ji bo şer û her kesek ji bo xwe şer dike ji bo berjewendiya xwe. Belê ji xwe got tê dawî ewin serekene ê got her kesê destwardanê Sûrî de dike ew hatine ji bo berjewendiyê xwe biparêzin û midomî Sûrî de berjewendiyê xwe bicî bikin
وقت ناسكرنجي دولة روس خويا ولات سوري وببي منطقة نفوذ شروسارة أمريكان جي حتى رادا كي فيرازينا رولا روسا سوري دا ورولا كي جرينج بيت في شروجي دا أمجي وك أنجمنا الاجتماعي كردي أم دبينين دولة روسي دولة خضيرولا سوري دا هروسا أمريكان وغيري بيجي دولة هريمي لي أم دبينين أجر أو دوستاني أما ودولة روسي وهروسا دولة أمريكي أم جارنا غازن يجيد كارن شوا بكن يعني أم جواجي دكن نمازا دبي قناغا درباز بويدا د شر سري كاني دا وبري ويجي العفريني اب دولتي جو خد بين دوستي كردا ام بين دوستي خوا دولتي خديرول سوري دا جو افنا بريا شدونو اب چقداري جو واكم كوجيا وبا ناكو كي گول دغري چيت كنو خلقي پنابر دكنو او دزيو تالان كرين چيت بي ام بجن اف كاسي خديرول اب دولتي خديرول نمازا دولتا روسي وامريكي غرق البيشيا با چقدارا بسكنن اب دجي ما في مروفات شغلن اب دجي كساتي با كارا دكن اب بهرتني ديموغرافي چيتكن اب اشالي ديجي شخوا ام زانن انجام شر سريكاني دا شر داوي نابرا دسوردانا تركي و بشر داوي دا و آلية بيك آنينا وقت قوتي بشكش دغرا آمن وقت دولتا ترك بيجي انجام او بون قو دس ريكفتنك نابرا دولتا تركي و روسي دا چيبو يكش و انجاما او قو روسا خص گو لشکر سوری گو سرانسر سینوری نابرا ما و دولتا ترکی دا بجیب با بگمانا من هون جیدزان و هرکا جیدزانه ایرو دولتا روسی پشگره که سرکه جبور جیما سوری و اشکره جی بیدکه و بیدبیجه لی ام جی دبیجن ام وک انجمنان اجتماعی کردی وک گلی کردستان سوری پیوسته گو پیوندی ما دولت خديرول و خدي باندور سوري دا پیشی دا امریکان و روس ام پیوندی و خشوا قط نکن ام کاربن هفکاری بهدورا بکن ام بکن انجام کی چاره سرکرنا مثلا سوري گور بریار ناب دولتی جیبه با باشا برز محسن دماغ شر لأدلب رود ده لنافچين كردي رجلات جمع فراتي روش مكارن بيجن آراما تماكو شرات وسطي لنافچين رجلات جمع فراتي الشرو وبراسون دس بيتكن دمان هذا شركي قرم لأدل بهيا باندور اوي شري لسر رجلات جمع فراتي ويتشبه قالوا بداوي هاتنا شر لأدل به تبا اوي شري برجلات فراتي وري باقو هاستن يانا بله او پرسكي قرم قشوا پرسگريكا سوريا حمو وك هذا قريدايا وأف دولة دستورداني دكن وأف دولة خديرول چه أمريكان چه روس چه دولة تركي أو جارنا سياسة بهذا دقهرن يعني صراعكي ونداجي دنا براوادها لدبري بيقومان باندورا شر أدلبي جو أو بروجا يا بشارتي جو أو بروجا قد بيجي ترك وسوريا وكرجيم وك دولة روسي اتفاق کرنا جوه تسليم رادست دولة سوريا كن بارزجها أدلبي أو هلبت وترك دوي آلية دي دجيد آلية روشهلات فريد داوي تشتك قزنجن وبربن بامبري في جهرتني لي بداويجي ام بيجن يعني اب دولتها افيغو نها بهذا الصراع كيتكن نب راس راس صراع دستكا بهذا يعني هر يكي دستكا ويها هر يكي يعني نراس راس لشكري اللي سر عرضها او وي مسألة قردكن لي ام بينن داويا داويجي باورن او شر جران برابات
دەوڵەتی خودی هێز دەوێچێ نەبێ وەک ئەمریکان و ڕۆس و ڕاستە ڕاست لێ ئەوژی حتاشوها بێوێ بەرژەوەندی خۆ بپارێزن و وێ بێ سیرا ئاهاژی گەشت بکەن لێ داویژی ئەم بێژن پرسگرێکا سووری مەسەلەی شەڕ و حربێ نای چارە سەرکردن پرسگرێکا سووری پشتی زێدەی 10 ساڵە تێخویاکردنش هەر کەسیرە شەر و گوێرانکردن و کوشتن و پەنابەریە داوی نابە دەبێ ئەف پرسگرێک مەسەلەی سیاسی و نەمازە گۆر بریارێ ناودەوڵەتی چارەسەر ببن و ئەوژی سەر ناکەوێ ئەگەر ئەف دەوڵەتی خودیرۆن بۆ نەکەن تەوافقەکی بەهاورە دەبێ مژارێدا و بریارێ ناودەوڵەتی جیبەجی نەکەن حتا ئەو دەوڵەت وەک دەوڵەتی هەریمی و دەوڵەتە ڕووس و ئەمریکانە تەوافق نابەرەوا دەچێ نەبێ گومانە من ئەف سیراوێ بەردەوام ببێ ئەف کارێ هاوێ بەردەوام ببن حتا گۆ بکەن وێ ئاستێ لەب بکەن لەسەر مەساڵحی خۆ دەستپێکێدا و دوورە مەسەلا سیاسی چارەسەر ببە. گەلێک سپاس بۆی بڕێز مەحسەن تاهەر ئەندامەیە پۆلیتبیۆریا پارتیا دەموکراتە کوردستان سووریا کولگەل من بووی گەلێک سپاس.